بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، بەیانیتان باشم کاتەوە مکاتێکتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش و ڕۆژێکی نوێ و دووربوون لە نەخۆشی و دەرد و بەڵاو موسیبەت ئینشاءالله. دەستپێکی بەرنامە پێم خۆشە ئەگەر جەلال ئیزن بە هەندێک دوعا پێکەوە بخوێنین کە ئومێدەوارین خوای پەروەردگار بیکاتە مای خێر و بەرەکەت و فەڕی ئەم ڕۆژە مبارەکە کە هەمیشە ئێمەی موسڵمان پێویستمان پێیەتی. اللهم إنا نسألك العفو والعافية في ديننا ودنيانا. اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها بيدك الخير إنك على كل شيء قدير. أصبحنا وأصبح الملك لله والحمد لله لا شريك له وإليه النشور. أصبحنا على فطرة الإسلام وكلمة الإخلاص وعلى دين نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى ملة أبينا إبراهيم حنيفا وما كان من المشركين. اللهم إنا أصبحنا منك في نعمة وعافية وستر فأتمم نعمتك وعافيتك وسترك علينا في الدنيا والآخرة. زۆر سپاس، خوا قبوڵی بکەین ئینشاءالله. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک محمود بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست چات بوونێتەوە بۆی کە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین کە کاک محمود خۆشبەختانە ئەمڕۆ ساڵێکی ڕێک بەسەر تەمەنی پەیامی ڕۆژ تێدەپەڕێت. ڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە چەند تەوەرێک پێکاتون. تەوەری یەکەمیان دەمانوێت بزانین بارودۆخی ڕاپەڕین واتە ڕانیە و قەڵات زێوە و ناوچانە پشدەر و ڕاپەڕین بەدەست کۆرۆناوە چۆنە بە تایبەتی حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا تا ئێستا لەو ناوچەیە تۆمار کراوە. دەمانوێت بزانین لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسانی تەندروستی ڕێکارەکانیای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەو ناوچەیە چۆن گیراونەتە بەرکە بەڕێوەری تەندروستی ڕاپەڕین میوانمان دەبێت لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. تەوەری دووەمی بەرنامەکەشمان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوانمان دەبێت لە دیوانی ئەنجومەنەوە بزانین تازەترین پلانەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی چیان هەیە و ئایا ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم بارودۆخەیە چی کردووە کە بەتایبەت ئەنجومەنەکان وەکو پەرلەمانێکی مەحەلی سیر دەکرێن ئەگەرچی دەسەڵاتەکانیان مەحدود دەکرێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان دەچینە لای پەیامێرەکانمان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆی بزانین چی لە شارەکاندا دەگوزارێت و تازەترین چالاکیەکان یاخود چه چالاکیەک هەیە لە شارەکاندا کە ئەنجام بدرێت. ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنامەکەمانە. دەستخۆش خۆشەویستان، دەچینە لای تەوەری ئەفو تەوەری کەش و هەوا کە پێکەوە بینەری کەش و هەوا بین. ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ماشەڵڵا بارانی بەلێزمە و بارانی خۆش بارین، هەروەها تەرزەی لەگەڵ بوو. هەندێ ناوچە سارد بوون و لە حاجی وەمەران پێم وا بێ 15 سانتیم بەفر باریوە کە ئیشەڵا بێتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. پێکەوە بینەری کەش و هەوا بین و دەینەوە خزمەت. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری کە پێم وایە ئیدی ڕۆژانە بڕگەی یادەوەریمان نامێنێ لەبەرەوەی کە
یەک ساڵ بە درێژایی بە پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ ڕۆژانە بڕگەی یادەوەریمان پێشکەش کردوون. ئەگەر بێت و لەمەولا بڕگەی یادەوەریتان پێشکەش بکەین زیاتر دەبێتە حاڵەتەکانی دووبارە بوونەوە. بەڵام ئەگەر ڕووداوێکی تازە هەبوو بێت کە لە ساڵی ڕابردوودا تۆمار کرابێت ئەوەی بە پێویستی بزانین لەو ڕۆژانە داوا بڕگەی یادەوەریتان پێشکەش دەکەینەوە. بەڵام ئەوەی کە بە فەرمی ڕۆژانە هەمان بێت ئەمڕۆ آخر ڕۆژی بڕگەی یادەوەریمان دەبێت چکە ساڵێکی ڕێکە تێدەپەڕێت کە ئەم ڕۆژ بۆ ئاخیر جار دەچینە لای ئەو بڕگەیە بزانین دوایین یا ئەو ڕوودا و پێش ئەو ڕوودا و گرنگانێکە لە مێژوودا ڕوویان داوە چی و چی بوون. سیویەکی 3 ساڵی 1492 دوای هەرەسێنانی ئیمارەتی ئیسلامی غەرناتەی ئەندەلوس لەلایەن ویلایەتی ئەراگۆنەوە شاژنەی ئیسپانیا ئیلیزابێس یەکەم بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە بە بەیاننامەی سوور بەناوبانگ بوو. فەرمانی دەرکرد بەوەی کە مەرجە لەسەر هەموو موسڵمان و جوولەکە نیشتەجێبووەکانی ئیسپانیای نوێ کە ژمارەیان نزیکەی 200,000 کەس دەبوو یا بەناچاری ببنە مەسیحی یاخود وڵاتی ئیسپانیا بەجێبهێڵن. تا ساتی ڕوخانی کۆتا دەوڵەتی ئیسلامی لە ئەندەلوس جوولەکەکانی شاوشێوەی موسڵمانان هەموو مافە کۆمەڵایەتی و ئاینی و ئابوووریەکانیان دابین کرابوو. بەڵام بەهاتنە سەر حکمی مەسیحیەت هاوشێوەی موسڵمانەکان ڕوبەڕووی سزا و بێمافی و دەربەدەرکردن بوونەوە. بەڵام جوولەکەی جیهانی دوای دروستبوونی دەوڵەتەکەشیان لە ساڵی 1948 لەسەر خاکی پیرۆزی فەلەستین خراپترین و دڵڕاقترین خەڵک بوون بەرامبەر بە موسڵمانانی جیهان و چاکە و پیاوەتی موسڵمانانیان لە پێشوودا لەبیر کردو لەگەڵ مەسیحیە دژەکانیان بوونە یەک دەست و یەک سەنگەر بۆ ئازاری موسڵمانان. سیویەکی 3 ساڵی 1837 کۆچی دوایی میر محەممەدی ڕەواندوز ناسرا و بە پاشای کۆرەی سۆران یەکێک بووە لە میرە بەناوبەنگ و ئازاکانی کورد. سنووری میرنشینەکەی زۆر بەرفراوان بوو. ساڵی 1826 جاڕی سربەخۆیی کوردستانی داوە. زیاد لە 20,000 سەربازی هەبوو و سکەی تایبەت بە خۆی و میرنشینەکەی دەرکردووە و هیچ ئەرزشێکی بۆ دەوڵەتی عوسمانی و ئێرانی دانەناوە. سیویەکی 3 ساڵی 1947 لە سێدارەدانی سەرکردە و خەباتکار و زانەی بەرجەستەی کورد و یەکەم سەرۆک کۆماری کوردستان پێشەوە قازی محەممەد و سەیفی قازی و سەدری قازی لە گۆڕەپانی چوارچرای مەهاباد. هەمانە و گۆڕەپانی کە تێیدا ئاڵای کوردستانی هەڵکرد و کۆمارەکەی تێدا دامەزراند. پێشەوە قازی محەممەد کەسایەتێکی سەنگین و کاریگەر بوو. بە ماوەیەکی کەم توانی تەواوی سیماکانی حکومڕانێکی دادپەروەر لە کۆمارە ساوەکەیدا ڕنگ پێ بداتەوە و کۆتایی بە گەندەڵی و دزی و ڕاوڕوت هێنا. سەلماندی کە نەک بە 29 ساڵ حکومڕانی بگوترێت هێشتا ساواین بگرێت دەکرێت بە 11 مانگ حکومەتێکی پڕ لە داد و دوور لە گەندەڵی دروست بکرێ و خەباتی شاخ و خوێنی شەهیدانیش سەدان جار نەدرێتەوە بە ڕووی میلەت و جەماوەردا. حکومەتی پاشایەتی عێراق و یەکێتی سۆڤێت و مەلا موستەفای بارزانی و کوردانی باکوور تکاو ڕجایەکی زۆریان لە پێشەوە قازی محەممەد کرد کە کوردستان بەجێ بهێڵێ. ئەویش دەڵێ حکومەت خوێن و سەری منی دەوێ. ئەگەر من هەڵێم ئەوە گۆمی خوێن و قەسابخانە بۆ کوردانی وڵاتەکەم دروست دەکەن بۆیە خۆم دەکەمە قوربانی میلەتەکەم و ناهێڵم خوێنی ئەوان بڕژێندرێ. تۆمەتی دادگاییکردن و لە سێدارەدانی پێشەوای کورد دوو تۆمەت بوون. یەکەمیان داگرتنی ئاڵای ئێران و هەڵواسینی ئاڵای کوردستان. دووەمیان هەوڵدان بۆ سربەخۆی و جیاکردنەوەی کوردستان لە وڵاتی ئێران. شویستان معلومی هەموو لایەکە نەخۆشی کۆرۆنا لە سەرانسەری جیهان بڵاو بووەتەوە. زۆرێک لە هاوڵاتیانی توش کردووە، زۆرێک لە بەداخەوە خەڵکی گیرۆدە و گرفتاری دەستی ئەم نەخۆشیە بوون. بەڵام ئەتوانین بڵێن سوپاس بۆ خۆی گەورە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەگەرچی هەندێک حاڵەت تۆمار کراوە بەڵام حاڵەتەکان بە سوچی چارەسەر دەکرێن و دەڕۆنەوە بۆ ماڵەوە. ئەمە ژوای کردووە کە دڵخۆشیەک لە لای هەم ئێمە و هەم تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بێ و بۆ ئەوەی زیاتر تەفاسیلی زیاتر و معلوماتی زیاتر لەسەر ئەم بابەتە وەربگرین کە لە شاری ڕانیەوە میوانێکمان ئامادا بێت. ئەویش بەڕێوەبەری
تەندروستی ڕانیەیە دکتۆر هیوا مەحموود قسە ئەەکەین لەسەر ئەوەی کە لە ڕانیە ڕێکارەکان چۆن بەڕێوە دەچن و چ ڕێکاری گیراوەتە بەر بۆ تەشەنە نەسەندنی ئەم نەخۆشیە لە ڕانیە دوایەوەی حاڵەتێک لەوێ ڕاگەێنرا لە سەنگەسەر کە کارمەندێکی بەنزینخانە بوو لەوێەوە کۆمەڵێک خەڵکی تر قەرەنتینە کران بۆ ئەوەی توش بۆکان حەسر بکرێن لە شوێنێک و خوا نەخواستا ئەگەر توش بووی تر هەبێ بۆی بڵاو نەبێتەوە لە ناو خەڵکیدا ئەگەر میوانەکەمان حاضر بێ گفتوگۆی لەگەڵ دەکەین ئەگەر نا دیارە بەپێ ئەو ناوچەیە کە منتیقی ڕانیە یا بەگشتی ڕاپەڕین هاوسنووری هەیە لەگەڵ ئێرانە و تا ئێستا زۆر باشە لەوەی کە تەنها یەک حاڵەت هەیە بۆ ئەم حاڵەتش گەشتی ئێرانی نەکردووە کە خۆشبەختانە لە دوایەوە هەفتەیەکیش بەسەر و حاڵەتیاتەیە پڕێت تا ئێستا حاڵەتی تر بەدی نەکراوە کەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیەوە بە دڵنیاییەوە کاریگەری هەیە لەسەر و یاوە ڕێکارانەی کە تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان گرتوویانەتە بەر کاریگەری خۆی لە ڕانیە بەجێهێشتووە مادام تا ئێستا هیچ حاڵەتێکی نوێ لەو شوێنانە تۆمار نەکراوە کە بەداخەوە کەمێک لەمەوە پێش حاڵەتێکی دیکە لە ناحیەی خەلیفان تۆمار کرا وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە کە ئەمە حاڵەتەکان لە ناحیەی خەلیفان دەبنە 8 حاڵەت و ئێستا خەلیفان بە شێوەیەکی گشتی کەرەنتینە کراوە شارەکە واتە لە هەرێمی کوردستان خەلیفان دەربەندیخان سێ بیران ئەم سێ ناوچەیەن کە بەگشتی خراونەتە ژێر کەرەنتینەوە و خەڵکێکی زۆر لەم ناوچەیە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ دەکرێت بۆی کە و هیچ کەس بۆی نیە لەم شوێنانە بچێتە دەرەوە یاخود بچێتە ناوە و تەنانەت هاتنە دەرەوە لە ناو ماڵەکانیشە قەدەغەیە بە تایبەتی لە ئامارەکە لە دەربەندیخان زۆرترا. دەچمە ڕانیە بۆ لای میوانمان بەڕێز دکتۆر هیوا مەحموود بەڕێوەری تەندروستی ڕاپەڕین دکتۆر سڵاوی خوارد لێبێت ئەگەر گوێت لێمان بێت بزانین تازەترین ڕێکارەکان یاخۆت پشکنینە تازەکان کە کردبێتان لە ڕاپەڕین چی هەیە؟ پێچێ دکتۆر حاضر نەبێت دەچینە لای ڕێنمایەکان هەندێک ڕێنمایی تەندروستی هەن پێکەوە بە بینەری بین دواتر دێنەوە خزم. ڕێنمایە پێشنیارکراوەکان بۆ ڕێگری لە نەخۆشیەکانی هەناسەدان و بە تایبەت کۆرۆنا. خواردنی سەوزەوات لە ڕۆژێکدا 3 جار جگە لەو سەوزەواتانی نیشاستەیان تێدایە. ڕۆژانە 2 دانە میوە بخۆ لە هەر جۆرێک بێت گرنگ نییە چونکە سوودی تایبەتی خۆی هەیە. خواردنی ڕۆژانەی سەڵاتە یان تێکەڵەی سەوزەوات بە ئاوی لیمۆ یان ئاوی نارنج. بەکارهێنانی ڕۆژانەی کوولەکە یان گێزەر لە ناو ژەمە خۆراکیەکاندا. بەکارهێنانی پیازی کاڵ لە کاتی نان خواردن بەهۆی بوونی ڤیتامین سی تێدا. دوورکەوتنەوە لە خواردن و بە تایبەت شلەمەنیەکان لە شوێنە گشتیەکاندا. دوورکەوتنەوە لە خواردنە خێرا و چەور و قورسەکان. کەمی خۆراکی و کەمی ڤیتامینەکانی سی و ئی و دی ئەگەری توش بوون بە نەخۆشیە جیاوازیەکان و بە تایبەت نەخۆشیەکانی هەناسەدان و کۆرۆنا زیاتر دەکات. بە هیچ جۆرێک ئەو خواردنانە مەخۆن کە بە تەواوی نەکوڵاون. سوود وەرگرتن لە سەرچاوە پرۆتینەکان لە ناو ژەمە خۆراکیەکاندا وەکو هێلکە و پاقلەمەنیەکان. شەوی ڕابردوو لە پارێزگای هەڵەبجە 6 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەنرا کە یەکێک لەوانەی کە تووشی ئەو ڤایرۆسە بووە بەڕێز دکتۆر نوریە کە کەسایەتیەکە لە شاری هەڵەبجەوە دکتۆرێکە یەکێک بۆ لە یاریدەرەکانی پزیشکە تەمەنێکە هەم لە ڕووی ئەزمموی خۆی و هەم لە ڕووی زانستەکەیەوە خزمەتێکی زۆری بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجە کردووە کە ئەم شەو پاشەوەی کە ڕاگەیەنرا پەیامێکی ڤیددیۆیی بڵاو کردەوە دکتۆر نوری بۆیە پێکەوە بە گوێبیستی پەیامەکەی دکتۆر نوری بین بۆی کە بزانین ئایا تەندروستی چۆنە و پەیامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەگشتی و بە تایبەتی هەڵەبجەیەکان چییە؟ با پێکەوە بینێری و پەیامە بین. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله. سپاس بۆ خوا. زۆر وەزعم باشە. رب العالمین بەزیا بێت. هیچ علامەتێک شک نابە. نەتام هەیە. نەکۆکێکی زۆرم هەیە، نە حساسیەکم هەیە، نە ئاوی لووت و هیچ مشکلەیەک لەو مشکلانێک کۆرۆنا هەبێت نیمە لەخوا بەزیا بێت. زۆر سەرحاڵم، نەتەنگە نەفەسیم هەیە،
سپاس بۆ ڕب العالەمین هیچ علائمە ئێستا حاليا دەخۆمان شک نابم قەدەرێکی خوای گەورەیە و فەحسە و بە پۆزەتیڤ دەرچوو بە پۆزەتیڤ دەرچوو بێ خوای گەورە ئینشاءڵڵا منەتێکی ترە ئەیخاتە سەرشانمان لە خوای گەورە بەزیا بێ باشم سپاس بۆ خوای گەورە پاداشی هەموو ئەو خوشک و برایانە باتۆ کە هەواوی منیان پرسیەوە بە تەلەفۆنی یا لە کەس و کارم یا لە خۆم خوای گەورە ئینشاءڵڵا بیکا بە ئەجر بۆ قیامەتی هەر هەمووتان من ئینشاءڵڵا باش ئەبم چەند ڕۆژێکی تر لەوانەیە منیش وەکو ئێوە بێم و ناو شار و لە خزمەتی ئێوە بم ئینشاءڵڵا تعالا وەکو پێشتر لە خزمەتانە بوو خوای گەورە ڕازی بێ لە هەموو لایەک پشتیوان بەخوا بەو ورە بەرزەییەوە بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا جوانی بەخشی بە لە چەند ڕۆژی داهاتوودا دەگەڕێتەوە ئینشاءڵڵا هەموو کەسە بە تەمەنەکانمان بەتایبەتی بەم شێوازە بیر بکەنەوە کە هەمیشە پزیشکەکان ڕێنماییەوە دەدەن ورەی بەرز باشترین چەکە ئێمەش ڕێزمان بۆ تۆ هەیە کاک دکتۆر یاخوا هەمیشە ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا لە نەخۆشی و دەردوبەڵا هەموو ئێمە و جەنابیشت بە دوور ئەبین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. بینەرانی عزیز دیارە پارێزگای هەڵەبجە هەڵکەوتەیەکی جوگرافی زۆری لەگەڵ هەرێمی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە و لە ماوەی مانگی ڕابردووشدا خەڵکێکی زۆر کە سەردانی ئێرانیان کردبوو گەڕابوونەوە بەڵام تا ئێستا خۆشبەختانە تەنها 8 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە تۆمار کراوە کە حاڵەتێکی چاکبوونەوەمان هەیە گەڕاوەتەوە ماڵەوە چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتووشدا یەک دوو حاڵەتێکی دیکەیان چاک ببێنەوە و بگەڕێنەوە ناو کەسوکاریان. دیارە دکتۆر نوریش لەبەرەوەی کە تووشی ئەم حاڵەتە بووە پێشتر بەرکەوتنی لەگەڵ یەکێک لە توشبووەکاندا هەبووە کە وەکو یاریدەدەری پزیشکم لە نورینگەکەی خۆی خەڵکسەردانی کردووە زۆر جار هەندێک خزمەتگوزاری تەندروستی هەیە کە پێشکەشی هاوڵاتیانی دەکات لەم بارودۆخەشە هەموو کەس ڕەنگە نەتوانێت بەو شێوازە ڕاهەیە خزمەت بە خەڵکی بکە بەرکەوتنی هەبێت کە خۆشبەختانە دکتۆر هەیەی تاو کاتێکە میوانەکەی ڕانیم ئامادە دەبێت ئامادەی دەچینە لای بەڕێوەبەری تەندروستی ڕانیە بە ڕێز دکتۆر هیوا مەحموود. دکتۆر سڵاوی خوا لێبێت تازەترین زانیاری لە دەڤەری ڕاپەڕین چی هەیە بە تایبەتی لەسەر کۆرۆنا و ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە. کاک دکتۆر هیوا سەلامی خوا لێبێ هەروەکو جەلال پرسیاری کرد ئەم جارە من دەپرسم دەڵێم چی تازە هەیە دەربارەی نەخۆشی کۆرۆنا لە شاری ڕانیە و ئەو ڕێکارانەی گیراونەتە بەر لە ئێستادا لەلایەن فەرمانگەکەی ئێوەوە چین؟ بەڵێ سەلامی خوا لەسەر جەنابتان و بینەران و بیسەرانی بەڕێزیش دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە بەردەوامی هەوڵەکانمان بۆ پشکنین و ئاشکراکردنی ئەو کەسانەی کە گومانیان لێکراوە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کۆمەڵێک ڕێکارمان گرتوۆتە بەر لەوانە وەکو مەرحەلەی یەکەم ئێمە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی بووە مەرحەلەی دووەم دروستکردنی کەرەنتینەکان بۆ مەرحەلەی سێم دروستکردنی دوو سنتەر بۆ لە شاری ڕانی و شاری قەڵازێ سنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان هەروەها ئێمە کۆمەڵێک هەڵمەتی بەردەوامیشمان هەبووە لەوانە پشکنین بۆ سەرجەمە و کەسانی کە لە کەرەنتینەکان ناکراون و پاشانیش پشکنین بۆ ئەو کەسانەی کە لە ناو کۆمەلگایە بڵاوبوونەتەوە مەبەستم زیاتر لەمە ئەوەیە بەڵێ کاک دکتۆر نەوع تێستێکی پێوترێ ڕاندەم تێست ئەمە بۆ ئەو کەسانە دەکرێت کە گومانیان لەیەکرێت تووشی ئەو پەتایە بۆ بن ئەمە ئەم هەڵمەتانەمان لە ڕێگەی کۆمەڵێک لە لیژنەکانەوە کردووە لیژنەی تایبەتمان هەیە بە ناحەی سەر و چاوە و شکاتە و حاجیاوە لیژنەی تایبەتمان هەیە بە چوارقوڕنە لیژنەی تایبەتمان هەیە بە شاری ڕانیەوە هەروەها لیژنەی تایبەتیشمان هەیە لە سنووری پشدەر بۆ کەڤەرکردنی شاری قەڵازیە و ناحەی ژاراوە و ناحەی سەنگەسەر ئێمە لەو هەوڵانی کە داومانێت تا ئێستا خۆشبەختانە زیاد لە 570 فەحز لە سنوورەکەدا کراوە لەوانە تەنها یەک حاڵەتی پۆزیتیڤمان هەبووە کە پێش نزیکەی دەڕۆژە پێش ئێستا بوو کە ئەو کەسە ئێستا لە سنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکانی لە شاری قەڵازێ و لەژێر چارەسەری پزیشکیدایە
و ئێمە زیاد لە 570 پشکنینیشمان بۆ کردو خۆشبەختانە سەرجەمی ئەو پشکنینانەی ترکە کراوە هەمویان نەتیجەکەیان نێگەتیڤ بووە. کاک دکتۆر پشکنینانەی کە کردوتانە عادەتەن دەوترێ پشکنینی سنگڵی هەیە یاخۆت ئەوەی کە بە شوازێکی ئەگەر لە خێزانێکە بۆ کەسێک بکرێ ئیدی وەکو نموزەجێکی ناو خێزانەکە وەردەگیرێ. ئەو ڕێژە پشکنینانەی کە کردوتانە هەمویان ئاشوایی بوون یاخۆت تاکە کەسیش بوون هەروەها یاخۆت ئەوانەی کە بەرکەوتیان هەبووە لەگەڵ ئەو توش بۆی دیکەیە. بەڵێ وەڵام من وەکو بۆم باس کردی هەڵمەتی پشکنینەکان جیاواز بووە وەکو مەرحەلەی یەکەم ئێمە پشکنینمان بۆ ئەو کەسانە کردووە کە لە کەرەنتینەکان بوون ئەو کەسانەی کە سەردانی سنتەرەکانیان کردووە سنتەری کۆنتڕۆلکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان. مەرحەلەی دووەم ئەو ڕاندەم سامپڵە بووە واتە وەرگرتنی سامپڵی عەشوایی لە ناحیە و شار و شارۆچکەکان بە جیاواز ئەم سامپڵانەی کە وەرگیراون لە ڕۆژنامە نووسەکان لە کارمەندانی بەنزیخانە نانەوخانە و سەمۆخانەکان کاشێری ناومارکێتەکان و کۆمەڵێک هاوڵاتی بەتەمەن کە نەخۆشی تریان هەبووە لەگەڵ کۆمەڵێک لەو کەسانەی کە لە ئەوروپاوە گەڕابوونەوە بە تایبەتی ئەوانی لە دوای 15 دووەوە کە گەڕابوونەوە ئێمە پشکنینمان بۆ ئەوانە کردووە و خۆشبەختانە تا ئەم دەقێژ ئێمە قساکەین تەنها ئەو حاڵەتەمان هەبووە کە لە مەرحەلەی چاکبوونەوەدایە و ئیشەڵا پشکنینی کۆتایی بۆ دەکەین ئەمڕۆ پشکنینی کۆتایی بۆ دەکەین. کاک دکتۆر دەمەوێت بپرسم تیمە تەندروستەکانی ئێوە بەردەوام لەناو بڵێن لە دەڤەری ڕاپەڕین و لە ناو شاری ڕانیە خەڵکی بەسەر دەکەنەوە واتە شەقامەکان پاک دەکرێنەوە و ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر لە ئێستادا فعلا مای دڵخۆشین بۆ هاوڵاتیان لەوێ کە ئومێدیان پێبەخشن کە ئەم نەخۆشیە بەرەو کۆتایی دەڕوا لە شاری ڕانیە یاخود ئەو ڕێکارانە بە قورسی گیراونەتە بەر بۆ ئەوەی ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە. بەڵێ ئێمە هەر لە بیدایەتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە شاری قومی ئێران پاژەوەی کۆنتاکتی بەردەوامان لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێم و وەزارەتی تەندروستی عێراقدا هەبووە ئێمە کۆمەڵی ڕێکاری توندمان گرتە بەر لەوانە توندکردنی حدودەکان بە تایبەتی کە سنووری پشدەر سنوورێکی فراوانی هەیە لەگەڵ وڵاتی ئێراندا کە ئێمە خۆشبەختانە و بە شانازیەوە ئەڵێن کە برایانی ئیدارەی ڕاپەڕین و برایانی هێزە ئەمنیەکان زۆر لەسەر خەت بوون لەگەڵمانە. ئێمە سەرجەم بازگەکانی بینی شار و شارۆچکەکانمان تونتر کردوێتەوە پشکنینمان لە سەرجەم بازگەکانە هەیە و حدودی بینی هەرێم و بینی ئێرانمان زۆر تونتر کردوێتەوە. ئەمە وەکو مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووەم سەرەڕای بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە سنوورەکەدا لە ڕێگەی برۆشور و لە ڕێگەی میدیاکانەوە ئێمە مەرحەلەیەکی ترمان ڕشاندنی سەرجەم دام و دەستگا حکومیەکان بووە ڕشاندنی ناوبازار بووە تەمانەوە بە هاوکاری لایەنە ئەمنی دەستگاکانی تر. مەرحەلەی دوو مەرحەلەی سێهەم ئێمە بەردەوامیمان داوە بەو لیژنانەی کە لە خۆپاراستن هەمووان بوو ئێمە کۆمەڵی لیژنەی زۆرمان هەیە لە خۆپاراستن ئەم لیژنانە بەردەوامی چاودێری ئەو شوێنانەیان کردو کە ئێستا ڕێگە پێدانیان هەیە لە لای ئیدارەی ڕاپەڕینەوە بۆ ئەوەی بتوانن ئیشوکاری ڕۆژانیان بەڕێوەبەرن بە تایبەتی سەمۆخانە و نانەوخانە و مارکێت و گۆشتفرۆش و میوەفرۆش و سەوزەفرۆش و ئەوانە ئێمە سەردانی بەردەوامان هەیە ڕێنمایی بەردەوامیان پێدەدرێت چەند کەسێک غەرامە کراون و بەردەوام هەڵمەتی ڕۆژانەشمان هەبووە لەگەڵ هێزە ئەمنیەکانە بۆ گەڕان بە ناو کۆڵان و کوچە و کۆڵانەکانە بۆ بڵاوکردنەوەی زانیاری تەندروستی و بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە مانەوەیان لە ماڵ و دەرنەچوونیان. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بە کورتی پێمان بڵێ تەندروستی ئەو توش بۆ ئێستا چۆنە وایە هیچ لە حاڵەت و نیشانەکانی کۆرۆنای تێدا دەرکەوتووە یاخۆت وەکو زۆرێکی دیکە لە توش بووان هیچ نیشانێکی کۆرۆنای تێدا نەبوو تەنها پشکنینەکەی پۆزتیڤ بووە. بەڵێ خۆی ئەم هاوڵاتیە گەنجێکە تەمەنی 38 ساڵە خێزاندارە ئەمە لە یەکێ لە بەنزیخانەکانە کاری کردووە
بێگومان ئەم بەشێکی زۆری نیشانەکانی پەتای ئەم ئەنفلۆنزای کۆرۆنا ئەم ببورم پەتای کۆرۆنا نیشانەکانی لە بەشێکی زۆر لە ئەنفلۆنزا و بەشێکی زۆر لەو پەسیوانە دەچێت کە ساڵانە و بەتایبەتی لە دوای مانگی 12 و ئەوەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بەعام لە عێراق ومانەشە هەر هەبووە. پەتاکان زۆربەی کات بە ئاوهاتنێکی بەسیط لە لووت و پژمین و کۆکەیەکی بەسیط و سوکەتایەک و ئەوانە هەیە. ئەم کاکەیەش هەندێک لەو نیشانانی لە بیدایەتە هەبووە، بەڵام خۆشبەختانە ئێستا باری تەندروستی باشترە، باری تەندروستی جێگیرترە و ئەو کاکەیە تقریبەنەوە نزیکەی 6 ڕۆژ 7 ڕۆژ ئەم کاکەیە لەسەر عیلاج وەرەگرێ لە سنتەری چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە وازراوەکان لە شاری قەڵاتزێ. الحەمدولillah باری تەندروستی باشە و ئێمە یان ئەمڕۆیان بەیانی پشکنینی تری بۆ دەکەینەوە 2 سامپڵی تری لێ وەردەگیرێتەوە و ئەو کاتەش بەپێی ئەنجامی پشکنینەکە مامەڵی لەگەڵا دەکرێت. ساغ و سەلامەت بن کاک دکتۆر هیوا مەحموود لە ڕانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریانەی کە پێداین لەر ساغ و سەلامەت بن. سپاس بۆ خوا کە لە دەڤەری ڕاپەڕین حاڵەتەکان تەنها یەک حاڵەتەوە لە نێوانەوە هەموو پشکنینانەی کە کراوە هیچ حاڵەتێکی کۆرۆنا نەدۆزراوەتەوە کەەوە جێمایە خۆشحاڵی و سپاسی خۆی دەوێت. بینەرانی عزیز پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. خۆشەویستان، جیاواز لە هەر ناوچەیەکی تر بۆ نمونە چین یاخود ئەمریکا، ئیتالیا زۆرترین توشبووی نەخۆشی کۆرۆنای تێدا بوو لە ڕۆژەکانی ڕابردوو و ئەو وڵاتە بە وڵاتی پیرەکان ناسراوە کە زۆرترین خەڵکی بەتەمەنی تێدا دەژی. لەوێدا هاوڵاتیان لەسەر شەقامەکان کۆبوونەوە، پەرستن و هەندێک کاریان ئەنجام داوە بۆ نزیکبوونەوە لەخوا و داوایان کردووە کە ئەم نەخۆشیە زووتر کۆتایی پێبێت لە ناویانە و شیفای نەخۆشەکانیان بدرێت و پەرستنەکان بە هەر جۆرێک بوو بێ با پێکەوە بینەری بین و دێنە وڵاتە. En estos momentos nos encontramos en la Plaza San Martín, juntos de diferentes denominaciones, orando por nuestro Perú. El Perú amado, que lo amamos tanto, que no queremos que en estas elecciones podamos votar por gente corrupta, gente que se quiera aprovechar de nuestros ciudadanos. Aquí todos en Plaza San Martín de manera interdenominacional estamos orando juntos por nuestro Perú. Y no solamente por estas elecciones, sino por nuestras autoridades actuales, para que nuestro Dios Todopoderoso pueda guiarlos, encaminarlos, inspirarlos, para que hagan una buena gestión en este poco tiempo que queda antes de convocar a estas elecciones generales. Te amamos, Perú, por eso oramos por ti. Como pueden ver, la cantidad de personas es bastante significativa. Y si tal vez te encuentras cerca y puedas venir aquí al centro de Lima, a la Plaza San Martín, para poderte unir en oración con nosotros, te esperamos. Vamos a estar aquí orando y clamando por nuestro país hasta las 11 de la noche aproximadamente. Y tal vez, si por alguna razón o circunstancia no puedas apersonarte hasta aquí, puedes hacerlo desde donde nos estés viendo, desde la provincia, desde el lugar más alejado del Perú. لە پاش زیاتر لە 500 ساڵ لە
ئیتالیا جارێکی دیکە بڵندگۆی مزگەوتەکان بانگی تێداوتراوە ئەوشی کە بینیمان خەڵکە جارێکتر پەنا بۆ خوای پەروەردگار دەبنەوە بۆی کە و بەڵایەمان لەسەر لا ببات. بینەرانی عزیز تۆری دووەمی بەرنامەکەمان لە سلێمانیەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز کاک ئازاد تۆفیقمان لەگەڵایە. کاک ئازاد سڵاوی خوال لێبێت ئەم کاتت باش ئەگەر لێەوە دەست پێ بکەین تازەترین زانیاری و ڕێکارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی چی هەیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستانەوە بۆ بینەرانی کەناڵەکە و سڵاو ڕێز بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەندە ئازاد محەممەد ئەمینە نەک ئازاد تۆفیق بۆ ڕاستکردنەوەی ناوەکان دیارە لە سنووری پارێزگای سلێمانی و بە خۆشحاڵیەوە لە هەم وەکو لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی بە هەموو ناوەندە تەندروستیەکان ئاسایش و ناخۆ بە کۆی گشتی لایەنە پەیوەنددارەکان بەردەوام شەو ڕۆژیان خسۆتە سەریەک بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی باش و سەرکەوتوانەوە ڕوبەڕوو و بەڕەنگاری ڤایرۆسی کۆرۆنا بنەوە بووی بە شێبکەمترین ڕێژە ڕوبەڕووی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بێتەوە. خۆشبەختانە هەموو ئەو ڕێکارانی کە گیراونەتە بەر هەمووی ڕێکاری سەرکەوتوو بوونەوە و ئەنجامی زۆر باشیشی بەدەستێناوە و لە ڕابردوودا هەندێک لەو هاوڵاتیانەشی بە خۆشتان دەزانم کە هەڵگری ڤایرۆسەکەش بوون خۆشبەختانە ڕێژەیەکی زۆر باشیان کە چاکبوونەوە گەڕانوتەوە ناو خانەوادەکانی خۆیان و بۆ زیاتر بۆ ئەوەی کە هەموو هاوڵاتیان تێبگەن کە ئەنجامێکی زۆر باشوان بەدەستێناوە لە ئەوەی کە هاوڵاتیان کە لە ماڵەوە ماونەتەوە ناتونتە دەرەوە ناتونتە شوێنە گشتەکان و قەڵەباڵغی دروست نەبووە. بۆ نمونە خۆشبەختانە تا ئێستا لە هەم لە داخستنی خوێندنگاکان و هەم لە ئەوەی پشووی فەرمانبەران دیارە خۆشبەختانە تا ئێستا هیچ خوێنکارێک یا هیچ فەرمانبەرێک تووشی ئەو ڤایرۆسە نەبووە یا هەڵگری ئەو ڤایرۆسە نییە کە ئەمە جێی خۆشحاڵیە خوا نەخواسە ئەگەر وانە بواە ڕەنگە ئەگەر لەبەرەوەی هەموو ماڵێک خوێنکارێکی تایە فەرمانبەرێکی تایە گەر ئەو حاڵەتە بەو شێوەی ڕێگری لێ نەکرایەوە کەتر ڕێکارەکان نەگیرایەت هەبەر ڕەنگە ئێستا حاڵەتەکە بە شێوازێکی تر وایە. بەڵام بە سوپاس و دەستخۆشیەوە بۆ هەموو لایەنەکان و ئێستا لە ئاستێکی زۆر باشدایە و ئومێ دەکەین ڕێکارەکان تونتر بکرێنەوە و هاوڵاتیان زیاتردان بە خۆیاندا بگرن و لە ماڵەکانی خۆیان بمێنەوە کە باشترین چارەسەر و باشترین بەرەنگاربوونەوە مانەوەی لە ماڵەکان. بەڕێستان دەزانن هەر دوێنێ تیمێکی پزیشکی و وڵاتی سین هاتبوونە پارێزگای سلێمانی کە بەڕاستی دەستخۆشییان کردو لە پارێزگای سلێمانی بۆ ڕێکارانی گیراوەتە بەر و لە هەمان کاتە ئەوانیش کۆمەڵێ ڕێنمایی تریان داوە بە لایەنە تەندروستیەکان لە پارێزگای سلێمانی بۆی بتوانین زیاتر و باشتر ڕوبەڕووی ئەم پەتایە بینەوە. کاک ئازاد دەمەوە پرسیارە بکەم تا چەند کۆنتاکت هەیە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق؟ ئێستا زانین ئەم حاڵەتە هەموو ناوچەکانی گرتووەتەوە، عێراقیش بەشێکە یاخود هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق. کۆنتاکت هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق بۆ ئەوەی هاوکارتان بن ئەگەر لە حاڵەتێکە هاوکاریتان پێویست بوو؟ یاخود پرسیارێکی تریش بکەم لە هەمان کاتە ئێوە ڕێگە ئەدەن هاوڵاتیان لە خوارەوەی عێراق یاخود لە خوارەوەی هەرێمی کوردستان بە هەر بیان و ناوێک بێتە شاری سلێمانی و دەوروبەری؟ دیارە کۆنتاکتەکان لە ئاستی سەرەوە پەیوەندیەکان بەهێزترە. بۆ نمونە لە ئاسی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوان پەیوەندیەکانیان ڕاستەخۆیە لەگەڵ حکوومەتی ناوەندە کە ڕاستەخۆ ئەوان هەر حاڵەتێک پێویست بێ ئەوان پەیوەندیەکانیان ڕاستەخۆ بەردەوامە. بەنسبەت هاتنی هاوڵاتیان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دیارە بە پێی ڕێنمایەکانەوانی کە لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکانی هەرێمی کوردستانەوە دەرچووە تەنها ئەتوانن ئەو هاوڵاتیانە دێن کە ئیشوکاری بازرگانی ئەکەن و یاخود کەلوپەلی خۆراک و پێداویستی دێنن بۆ هەرێمی کوردستان یاخود لە هەرێمی کوردستانەوە خۆراک و کەلوپەلی پێداویستی دەبن بۆ پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق. لە هەمان کاتە هەموو ڕێکارەکانی خۆپارێزی گیراوەتە بەر و هەموو لە پرزگەکانی کە داخلی هەرێمی کوردستانە بنچی لە هەموو سنوورەکان بەگشتی چی لە سنووری هەولێر و چی لە
سنووری چەمچەماڵەوە لە سنووری گەرمیانی شەوە پشکنینی تەوایان بۆ کرێەوە ڕۆژانش بەشێکی زۆر لە پشکنینەکان لە ناوەندەکانی تەندروستیەوە یەلانەکرێ و بەهاتون و ڕۆژنەوە پشکنینی تەوایان بۆ کرێ و بۆ شێوە ڕێگەیان پێدرێواتە ڕێگە بە هاوڵاتی ئاسایی نادرێ بۆ سەردانی ئاسایی بێ سەردانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بکات تەنها ئەو حاڵەتانی کە لە بەیانەکانی وەزارەتی ناوخۆیە لە بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆیە ئاماژەی پێدراوە. زۆر باشە کاگازات ڕێکارەکانی قەدەغی هاتوچۆ چی لێ دێت دیارەوە لە لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی پێشبینیەکانتان چین یاخۆت ڕێنمایەکانی ئێوە چین بۆ هاوڵاتیان یاخود بۆ سەروی خۆتان و بۆ حکوومەت لەوەی کە قەدەغی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی ڕۆکوێ دەڕات ئایا درێژ دەکرێتەوە یاخۆت پێدەچێت ڕێنمایی تایبەتتان هەبێ بۆ قەدەغی هاتوچۆ؟ تەمەەن درێژکردنەوەی قەدەغەکردنی هاتوچۆی ینی تەواو ئەتیمادی کولی لەسەر راپۆرت و یاداشت و پێشنیار و سەرنجەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە لە سنووری پارێزگای سلێمانی و لە عامی هەرێمی کوردستانیش پارێزگاکان و ئیدارەکانی تریش تەمەەن هەموو زانیاریەکانی هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان دەچێتەوە وەزارەتی تەندروستی و دواتریش وەزارەتی تەندروستی راپۆرت و پێشنیاری خۆی دەداتە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ و ئەو کاتە لەسەر پێشنیارەکان و لەسەر داخوازی داواکاریەکانی ناوەندەکانی تەندروستی بڕیاری درێژکردنەوەی قەدەغەکردن ئەدرێ بەش بە حاڵی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی دیارە لە 2 ڕۆژ پێش ئێستا لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی سلێمانی لە دیوانی پارێزگا کۆبووینەوە گفتوگۆ ڕاوێژێکی زۆرمان کرد لەسەر کۆی بابەتەکان و لەسەر سەرکەوتنی خاڵەکان لە شێوازی قەدەغەکردن لە ڕابردوودا و لە داهاتووشدا چۆن بکرێ بۆیە ئەمڕۆ سەعات 12 شەو کۆتایی بە ئەو قەدەغەکردنەی پێشودێ و بە دڵنیایی ئەمڕۆ جارێکی تر پیادەچوونەوە ئەکرێتەوە چی لە وەزارەتی تەندروستی کە لایەنێکی پەیوەندیداری سەرەکیە بۆ ئەوەی کە لەسەر یاداشت و ئاماژەکانی ئەوان بڕیارە درێدا خۆ قەدەغەکردنەکە تا چەند درێژ بکرێتەوە و چەند پێویستە بە دڵنیایی بە پێی ئاماژەکانی ڕابردوو هەموو ناوەندەکانی تەندروستی تاکید لەواکەنەوە کە قەدەغەکردنی هاتوچۆ درێژ بکرێتەوە و ئەوانیش دڵنیا بوونە یعنی باشترین سەرکەوتوترین ڕوبەڕووبوونەوە بۆ ئەم ڤایرۆسە قەدەغەکردنی هاتوچۆیە دروستنەبوونی قەڵەباڵغیە مانەوەی هاوڵاتیان و خێزانەکانە لە ماڵەکانی خۆیانە بۆی هەم سەلامەتی و تەندروستی خۆیان هەم خانەوادەکانیان و هەم کۆمەلگاش بپارێزن بۆیە بە دڵنیایی ئاماژەکان بۆ ئەوەیە کە درێژ بکرێتەوە بەڵام تا ئێستا دیار نییە کە درێژکردنەوەکەی لە واتە لەیەکی مانگەوە تا چەنە بێ و چاوەڕێیەکەی بزانین ناوەندەکانی تەندروستی دوا راپۆرتیان چییە بێ و وەزارەتی تەندروستی ڕای چییە بێ و ئەو کاتە ڕای وەزارەتی تەندروستیش دەدرێت بە وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان و بڕیاری پێویستی لەسەر دەدرێت. زۆر باشە کاگازات بە حکمەوەی کە جەنابتان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ناو لیژنەکەدا ڕەنگە هەندێک بەرپرسیارەتی زیاتر تام بکەوێتە سەرشان بە تایبەتی ئەنجومەنەکە وەکو پەرلەمانێکی مەحەلی سیر دەکرێت. ئێستا خەڵک تینی بۆ هاتووە لە نەداری و لە بێکاریەکەی کە لە ماڵەوەی و لە خراپی دۆخی داراییان ئایا و داواکاریەکی شەیە کە کرێچیەکە خاوەن مڵکەکان لە کرێی مانگی ئەمساڵی ئەم مانگیان خۆش ببن ئایا وەکو ئەنجومەنی پارێزگا و جەنابەت وەکو سەرۆکی ئەنجومەن لە لیژنەکەیە چا پێشنیارێکتان کردووە چه داواکاریەکتان کردووە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی شارەوانی وەزارەتی ئەوقاف لە خەیانی کرێی خۆیان لە کرێچیەکانیان خۆش بن ئەوانەی کە دوکان و شوێنە گشتەکانیان ناوەتە بەکرێ بۆەوەی کە خاوەن مڵکەکانیش لە کرێی خەڵکی دیکە خۆش بن چیتان کردووە و چه ڕاستپاردەیەکتان هەبووە؟ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشتر لە 4 ئێمە لە ڕێگای لیژنەکانی خۆمان و لە ڕێژەی ڕێگای لیژنەکان کە کۆبوونی و ڕایشکاریمان ئەنجامداوە ئێمە یاداشت و نووسراوی خۆمان بەرز کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت لە کرێی چەند مانگێک یان بەڕێژەیەک لە کرێی ئەو کرێچیانەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆش ببن بۆی لەبەرەوەی لەم ماوەیەدا ئەوان ناتوانن بازار و دوکانەکانی خۆیان بکەنەوە وە سوودمەند نین بۆیە دەبێت لە بەرامبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێت وەڵامێکی هەبێ بۆ لێخۆشبوونی ئەوانەی کە کرێچی حکوومەتی هەرێمی کوردستان چی لە وەزارەتی شارەوانی چی لە ئەوقاف و وەزارەتەکانی تر بە هەمان شێوە لە کۆی کۆبوونەوەکانی لیژنەی باڵای ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانیە
ینی هەم بەندەوەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێز پارێزگاری سلێمانی وە کۆی ئەندامانی لیژنەکە هەموو جەختمان کردوێتەوە لەسەر ئەوەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێش خەریب کات بۆ ئەوەی کە لە بڕێک لەو کرێی خۆش بێ کە ئەو هاوڵاتیانی کە کرێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارتە پەیوەندیدارەکانەوە و لە ماوەی پێشوودا بەڕێز پارێزگاری سلێمانی چەند جارێک لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ قسەی کردبوو لە زمانی لیژنە باڵەکەی پارێزگای سلێمانیەوە و بڕیار بوو کە ئەنجومەنی وەزیران تاوتوی ئەو بابەتە بکەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بڕیاری پێویستی لەسەر بدا بۆیە لە کۆبوونەوەی چەند ڕۆژی پێشووی لیژنەی باڵای سلێمانی جارێکی تر هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە جەخت بکرێتەوە لەسەر ئەوەی کە حکوومەت دەست پێشخەر بێ بۆ ئەوە بۆی کە حکوومەت ئەگەر بەشێک لە کرێکانی خۆی خۆش بێ لە هاوڵاتیان دوای ئەوەی کە حکوومەت ئەو بڕیاری ڕاگەیان ئەو کاتە ئێمە جارێکی داوای لە کەرتی تایبەت و لە ئەو خاوەن مڵکانەش بین کە لە کەرتی تایبەت و کرێکی هاوڵاتیانەیە ئەو کاتە لە دوای ئەوانەوە داوا لەوانیش بکەن بۆی ئەوانیش لە بڕێک لە کرێکانیان خۆش بن لە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو لیژنەی باڵای ئۆپەراسیۆنی سلێمانی بەردەوام هەمومان جەخت دەکەینەوە وە کۆکین لەسەر ئەوەی کە هەوڵەکانمان بەردەوامەکەین چڕێکەینەوە بۆ ئەوەی کە حکوومەت بتوانێت ئەو بڕیارە بدات. کەواتە کاگازات ئێوە لە ڕاستپاردەکانتانە دیاریتان کردووە لە کرێی چەند مانگ خۆش ببن یاخۆت لە ڕاستپاردەکەی شتێکی دیاریکراوتان ڕاستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردووە؟ ئێمە ئاراسەمان کردوون دیاریمان نەکردو و تومانە بەڕەچاوی بارودۆخی بۆ نمونە ئێمە کاڵین مەبەستمان پارێزگای سلێمانی و هەروەها سنووری جوگرافی ئەنجومەنەکەمانە واتە وتومانە بەڕەچاوکردنی بارودۆخی هاوڵاتیان لە بەهۆی داخستنی بازار و شوێنە گشتیەکانەوە و بەهۆی ئەوەی کە هەموو بازار داخراوە ئەو هاوڵاتیانی کە کرێکی حکوومەتن هیچ سوودمەند نەبوونە لەم ماوەیە ئەوەتی کە بە تایبەتی قەدەغەی هاتوچۆ کراوە بۆیە حکوومەت بۆ خۆی دەتوانێت پلانێک دانی و بۆ خۆیان نەتوانن لەسەر ڕایۆژ و پێشنیارەکانی خۆیان نەتوانن بڕێک لەو پارەیە خۆش بنێ جەنا وەکو دیاریکردنی بڕەکە ئێمە دیاریمان نەکردەوە بەڵام داوامان کردو و ڕاستپاردەکان و پێشنیارەکانمان بۆ کە حکوومەت بتوانێت بەڕادەی پێویست لەو هاوڵاتیانە خۆش بێ کچکە تا ئێستا قەدەغەکردنی هاتوچۆ بەردەوامەوە دیاریش نییە تا چەندێکی تر بەردەوامە بێ. کاگازاد بێگومان ئێوەی بەڕێز بە دەنگی هاوڵاتیان چوونەتە و پارێزگایە و لێەوە خزمەت بە هاوڵاتیانی ئەم شارە خۆشەویستە ئەکەن. لە ڕۆژەکانی ڕابردوو لە ماوەی ڕۆژان ڕابردوو قەدەغەی هاتوچۆ جێبەجێ کرا لە شاری سلێمانی هەروەها لە دەوروبەری بەڵام هەندێک لە هاوڵاتیان نەیانزانی و چوونە دەرەوە دووچاری ئەوە بوون کە مۆڵەتەکانیان لێوەرگیرایە خودت ساڵانەی سیارەکانیان لێوەرگیرە. ئێوە چی ئەکەن بۆ بەڕێزانە کە 100,000 دینار غەرامە کراون ئەمەش پارەیەکی زۆرە لە ئێستایەکە بەشێک لەوانە شۆفێری تەکسین بەشێک لەو بەڕێزانە لەوانێت داهاتێکی مەحدودیان هەبێت توانای ئەویان نەبێ 100,000 بن بە بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئێوە چ ڕێگەیەکە گرنە بەر بۆ ئەم مەبەستە؟ ئێمە لە بۆ خۆتان دەزانن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە ئێمە لیژنەیەکمان پێکەناوە لە 5 لیژنەی هەمیشەیی کە ناومان ناوە لیژنەی هاوبەشی بەڕێنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنەوە ئەم لیژنەیە بەردەوام بەداداچوون بۆ کارەکانەکە و لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵاجێ و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش نوێنەری ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە لیژنە باڵەکانەیە و سەرجەم ئەندامانی لە ناوچەکان کاری خۆیانەکەن بۆیە ئێمە بۆ خۆشتان دەزانن سەرەتا کە قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیەندا تەمەەن وەزارەتی ناوخۆ کە ڕایگەیان هەموو ئەو مۆڵەتی شۆفێرانی کە لە هاوڵاتیان وەرگیرا بوو تا ئەو کاتێک کە بڕیاری دووەمی وەزارەتی ناوخۆ دەرچوو بۆ جاری پێشودانرا بوو کە ئەو مۆڵەتانەی کە وەرگیراوە بۆ هەرێکیان بەپێی ڕێنمایەکانی پێشوو بۆ هەرێکیان 40,000 دینار وەربگیرێ بەڵام دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆ بە بەیانێکی تر بڕیار و ڕێنمایی تازەی دەرکردووە لە بڕیار و ڕێنمایەکەیە بڵاوی کردەوە کە بۆ ئەوانی کە بۆ یەکەم جار لە دوای ئەو بڕیارەوە کە دەرەچێت 100,000 دینار وەرەگیرێ و ئەوانی کە دووبارەی کەنەوە ڕەنگە غەرامەکەی بچێتە 300,000 دینار بۆیە تا ئێستا ئەوانە تەنها مۆڵەتەکان وەرگیراوە بەداخەوە وەرگرتنی مۆڵەتەکانیش یعنی ڕادەیەکی زۆرە پێم وایە تا ئەم ساتە ڕەنگە زیاتر لە 7,000 مۆڵەتی شۆفێری یا بەڵگەنامە و پێناز وەرگیرابێ کە ئەمە تا ئێستا لەبەرەوەی پێشتر وەزارەتی ناوخۆ بڕیارەکەی دەرکردووە دەبێت چاوەڕێ بکەین تاوەکو ئەم
قەدەغەکردنی هاتوچۆیە بزانین تا چەند دەخانێ ئەو کاتە دواتر دەبێت بەڕاوێژ لەگەڵ هەم لیژنە باڵاکانی پارێزگاکان و ئیدارەکان و هەم پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارەکان و ئەنجومەنی پارێزگا ئەو کاتە دەتوانین ڕایۆژ بکەین و گفتوگۆ و قسەیەکی لەسەر بکەین زانین دەتوانین چی بکەین و هەر شتێکی بکەین دەبێت ئێمە وەکو پێشنیار بیدەین بە وەزارەتی ناوخۆ لەبەرەوەی پێشتر بڕیارەکە لە وەزارەتی ناوخۆوە دەرچووە بەڵام جارێکی تر تاکی دەکەینەوە کە ئەو سەرکەوتنەی کە لە پارێزگای سلێمانی یا لە هەڵەبجەیە لە گەرمیان و ڕاپەڕین کە تا ئێستا بەدەست هاتووە لە ئەنجامی ئەو قەدەغەکردنی هاتوچۆیە بۆ لە ئەنجامی مانەوەی هاوڵاتیان بۆ لە ناو ماڵەکانی خۆیان کە بە سپاس و دەستخۆشیەوە ئومێد دەکەین کە دان بە خۆیاندا بگرنەوە و جارێکی تر سەبر و هارامی بە خۆیان ببەخشن سەرڕای ئەوەی کە ئەم قەدەغەکردنی هاتوچۆ و داخستنی بازار ئەمانە کاریگەریەکی زۆری بە تایبەتی لەسەر بشێوی ژیانی هەژارەکان و کەم دەرامەتەکان هەبووە کە ئێمە وەکو خۆمان بە ناوی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە داوای لێبوردن لە هەموو هەژار و نەدارا ناکەین کە بەهۆی ئەم بارودۆخەوە لە ماڵەکانیان ماونەتەوە هیچ داهاتێکیان نییە و لە ماڵیشەوە ڕەنگە بژێوی ژیانیان بەو شێوەیە نەبێ بۆیە جارێکی تر لەم کەناڵی بەڕێزیشتانەوە داوا لە کەرتی تایبەت بە گشتیەکەین واتە وەبەرهێنەکان کۆمپانیەکان بەڵەندەرەکان و بازرگانەکان بۆ ئەوی بتوانن جارێکی تر بەردەوامی بدەن بە هاوکاریەکانیان و لە ڕێگای یەکە ئیداریەکان و میکانیزمێک ڕێک بخەن بۆی بتوانن تەواوی هەژارەکان و کەم دەرامەتەکان بتوانن لەو کۆمەک و هاوکاریان بەربکەوێت بۆیە بەنسبەت ئەوەی کە جارێکی تر تاکی دەکەمەوە ئەوە ئەمێنێتەوە بۆ دوای تەواوبوونی ئەم قەدەغەکردنی هاتوچۆ چکە بەردەوام مۆڵەت وەرەگیرێەوە دواتریش ئەگەر شتێک لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیا بێ بە دڵنیایی ئێمە سەرنج و پێشنیارەکانی خۆمان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانەکەین. زۆر باشە کاگازات هەم بە تەوەقوعی خۆتان و هەم بە تەوەقوعی ئەو وەفدەی چینیەی کە دوێنێ لە سلێمانی بوون ئەگەری کۆنتڕۆڵی یەکجارەکی کۆرۆنا لە پارێزگای سلێمان یاخود لە هەرێمی کوردستان بە تایبەتی کاوان لە سلێمانی بوون لەگەڵەوەی قسەیان کردووە ئەگەرەکەی نزیکە یاخۆت چۆنەوە تا چەندە ئەم ڤایرۆسە ئێستا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی لە کۆنتڕۆڵدایە. ئەگەری کۆنتڕۆڵەکەی پەیوەستە بە مانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان پەیوەستە بە جێبەجێکردنی قەدەغەکردنی هاتوچۆ پەیوەستە بە جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ و لیژنە باڵاکانی پارێزگاکان و ئیدارەکان بەڕاستی پەیوەستە بەوانەوە ئێمە تا ئێستا بەڵێ زۆر سەرکەوتوو بووینەوە و هەموو ئاماژە و ئامارەکان بۆ ئەوە ڕۆن کە سەرکەوتنێکی گەورە و باش بەدەستاتەوە بەڵام لەگەڵەوەشە سەرکەوتنی زیاتر بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆلی تەواو بکرێ تەنها ڕێگە کە سینیەکانیش دوێنێ ئاماژەیان پێداوە تەن خۆپارێزیە قەدەغەکردنی هاتوچۆیە مانەوەیە لە ماڵەکان واتە هیچ هەنگاوێکی تر لەوە باشتر نییە و باشترین هەنگاو مانەوەی لە ماڵەکان بۆ ڕوبەڕووبوونەوەیەوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم ڤایرۆسەوە بۆ بەرقرارکردنی سەلامەتیەکی تەواوی هاوڵاتیان بەگشتی بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین تەندروستی گشتی لە سەروی هەموو شتێکەوەیە ئومێ دەکەین ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دڵنیاین ماندوون هیلاکن بێتاقەت بوونەوە مانەوە لە ماڵەکان ڕەنگە لە ناحەی دەرونی ئەوانەوە کاریگەریەکی زۆری کردبێتە سەریان بەڵام بە چاو وڵاتانی دەرەوە جیهانە دەبێ هەمومان هەم سپاسی لایەنە پەیوەندیدارەکان بکەین و هەم سپاسی هاوڵاتیان بکەین و هەم خۆشحاڵ بین بەوەی کە تا ڕادەیەکی زۆر تا ئەم ساتە وەختەش کاریگەریەکی ئەو تۆی لەسەر هەرێمی کوردستان بەگشتی نەبووە بەڵام ئەمە ئەگەر بەردەوام نەبین لە قەدەغەکردنمانەوە لە ماڵەکان ئەو کاریگەریە بە دڵنیایی خراپتر دەبێت. زۆر سپاس بۆ بڕێز کاک ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەروە ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی سپاس بۆی کە لەگەڵمان نابوویت. بینەرانی عزیز بەرگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان پێشکەش کرد. زۆر سپاس کە بینەرمانون بۆ هیوای کە سوود و گرنگێکی تایبەتی بۆەوەی ئازیز و خۆشەویستە بوو بێت. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ بۆ پەیامێرانمان لە شار و شارۆچەکان بۆ هاوکاری بەڕێزم کاک مەحموود بۆەوەی عزیزی شتا بەرنامەیەکی تر بۆ ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.